ئەم کاتتان باش قوتابیە ئازیزەکانی پۆلینۆ، هیوادارم هەمووتان زۆر زۆر باش بن. ماوەیەکی زۆرە لە ماڵەوەن، بێگومان کاتێکی زۆرمان لەبەردەسا بووە و بەشی هەموو شتێکی کردووە، بەشی یاریکردن و بەشی کتێب خوێندنەوە و سیرکردنی فیلم و زۆر کاروباری تریشکە ڕەنگە و کرد بێتان. بەداخەوە کە بەم جۆرە ئێمە بەریەکەکەوینەوە، بەڵام ناچارین و هیوادارم ئێوەش بە باشی و بە بەقوەتی ئەم دۆخە تێپەڕێنن. متمانەم بە بەهێزی ئێوەیە، وەکو پێشتریش لە پۆلا چەند جار باسی ئەومان کردووە کە ژیان ئەمە هەڵبەز و دابەزەیتایە، هەندێک جار سەختی زۆر ناخۆشتری ژێتە سەر ڕێمان، بەڵام ئیتر پێویستەکە کە ئێمە بەهێز بین و متمانم بە بەهێزی ئێوەیە. هیوادارم بە باشی تێپەڕێن و خۆشحاڵیەوە یەک ببینینەوە. پێویستە کات وردە بینەوە ناووانەکانمان، بەڵام بەداخەوە کە بەم جۆرەیە، بەڵام هیوادارم کە سوودێکی باشی هەبێت. ئێمە ئەمڕۆ باسی ڕێزمانەکەین، کۆتاوانە کە ئێمە لە قوتابخانە خوێنمان جێناوی پرس بوو و ئەمڕۆژ لەم ڤیدۆیە هاوڵناوی پرسە خوێنین و وانەی داهاتوو هاوڵکاری پرسە بێ کە ئەمسیانە هەرسێکیان بەیەکەوە جەخت لەسەر وشەی پرسەکەنەوە. ئەمە لە جێناوی پرسە کۆمەڵەکە ئەرکی هەبوو، ئەبوو بە بکار، ئەبوو بە بەرکار، ئەبوو بە تەواوکەری بە یاریدا، ئەبوو بە دیارخەر، ئەبوو بە تەواوکەری کاری ناتەواو، ئەبوو بە نیهاد و ئەبوو بە جێگری بکار. بەڵام ئێمە لە هاوڵناوی پرسە بوو ئەوەندە زۆر نییە و بابەتەکەمان زۆر ئاسانە. ئەگە لەگەڵما بن بێگومان بە باشی تێگەن. باشە، بەهەر لە ناونیشانەکەەوە دەست پێکەین هاوڵناوی پرس. ئێمە پێویستە بزانین هاوڵناو چییەوە، پرسی چییە. بێگومان ساڵەکانی تر خوێنوتانە و ئەیزانن هەروەکو کورتەیەک هاوڵناو ئەو وشەیە بوو کە وەسفی ناوێکیان جێناوێکیە کرد، کە ئەمڕۆ ئێمە ئیشمان بە ناوە هەیە، بە وشەیەکە وەسفی ناوەکە، واروها پرسیش بۆ پرسکردن بۆ دەربارەی شتێک. هەردووکیان بێکەوە چین ئاوەڵناوی پرس، بۆ لە پێناسەکەیە دیارە ئەو وشەیە کە وەسفی ناوێکە کات و بێتە دیارخەری ناو لە شێوەی پرسدا. باشە، کەواتە وەسفی ناوێکە کات و ئەبێ بە دیارخەری ناو. ئەمە زۆر گرنگە. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ ئیشمان پێبێت تەنها لە ڕستەی پرسیاریە، باشە، بە هیچ شێوەیەک ئیشمان بە ڕستەی دانانی و ڕستەی ڕاگەیاندن نابێت. باشە، پێویستە کات پێشتر بزانین کە وشە پرسەکان چین. باشە، وشە پرسەکان، چونکە ئێمە دواتر ئەم وشە پرسانە بەکارێنینەوە لە ڕستەکانە. بۆ نمونە یەکەمیان چ. باشە، چ کە لە وشەکەی تەنیشتی یان هەیەکی نەناسراوی یان ئەکا یان هی پێوە ئەبێ فارزەیە. بۆ نمونە وەکو چی، چ گڵۆپێک شکا. باشە، چ گڵۆپێک شکا. سیرکە ئێمە یەکمان بەکارێنەوە بوون، ئەمانتوانی چ گڵۆپ ئەکە بەکار بێت، گڵۆپەکە یان گڵۆپێ، چ گڵۆپێ شکاوە. لەویە چ گڵۆپەکە نابێ، چونکە وشەی ناسرایی بۆ ڕستەیە لەو شوێنەیە نابێ. کەواتە لێرەیە ئەم چەیە ئێمە ئەگەر وەڵامی بینەوە هاوڵناوێکە خەینەجی وشە پرسەکە کە چیە. باشە، چ گڵۆپێک شکا. کەواتە ئەمە یەکێکە لە وشە پرسەکان کە ئەبێ بە هاوڵناوی پرس، لەبەرەوەی کە بە هاوڵناوێک جێگەی ئەماگرێتەوە. هەروەها دووەم، ئێمە دووەم وشەی چەندمان هەیە کە لە ناوچەی بادینان چ قاسیش بەکارەیەندرێ. باشە، وەکو چی، وەکو چەند کتێبت خوێنەوە بۆ نمونە.
چەند کتێبت خوێنەوە لێرە گەر وەڵام بینەوە ئەڵین بۆ نمونە 2 کتێب 10 کتێب ئەو لە بیایە بە ئاوەڵناوێک وەڵامینەوە بۆیە لێرەیە چەند ئەبێ بە هاوڵناوی پرس بە هەمان شێوە چ قاسیش هەر هەمان ڕۆڵە بینێ تەناوەیە کە بە بادینیە گینا هیچ کێشێک نییە تۆ چ قاس بخەیتە جی چەند چ قاس کتێبێت خوێندەوە بە هەمان شێوە بۆیە لێرەشە چەند لە چەند ڕستەی کەش هاتوانین بەڵێ بۆ نمونە چەند گوڵت لێ کردەوە چەند سێوت لێ کردەوە بەم شێوەیە کە وەڵامەکانیان ئەبن بە هاوڵناوی پرس لێرەیە وشەی چەند دەبن بە هاوڵناوی پرس باشە سێمیان چۆن کە چاوا بەکارێنرێ ناوچەی بادینانەوانە چلۆن بەکارێنرێت هەروەها کوو بەکارێنرێت باشە ئێمە بۆ ئەم وشانەش گەر ڕستەیەک بێنینەوە بۆ من ئەڵین دوو ڕستان نووسین دواتر ئەگەڕێمەوە سەری کە بۆچی و دوو ڕستیان نووسین چۆن بۆ منە چۆن گۆڵێکت کرد لێرەیە چۆن گۆڵێکت کردیان گۆڵێکی چۆنت کرد دیسانەوە لێرە ئەم وشە پرسە چۆن لە هەردووکیانە دواتر ئەگەڕێمەوە سەری بۆچی دوو ڕستەم نووسیوە لە هەردووکیانە هاوڵناوی پرسە چونکە ئەگەر وەڵام بینەوە چۆن گۆڵێکت کرد ئەڵی گۆڵێکی باشم کرد لەوێ هاوڵناوی چۆنێتیە گۆڵێکی چۆنت کرد گۆڵێکی جوانم کرد بەم شێوەیە ئێمە هاوڵناوێک بەکارێنین هاوڵناوی چۆنێتیە لێرەیە دیسانەوە توانین وشەکانی تریش بۆ نمونە چاوە یان کوو بۆ نمونە کوو لە منتقەی هەولێر و ناوچەکانی دەوروبەری وشەی کوو بەکارێن بۆ نموناڵێن کویت یعنی چۆنیت چلۆن وشەیەکە بۆ نمونە لە شعری فارسی ببورن لە شعری کلاسیکی کوردی زۆر بەکارهێنراوە بۆی هیچ کێشێک نییە گەر تۆ لە جاتی ئەم چۆن یەکێک لەمانەش بەکاربێنی چاوە چۆن کوو گۆڵێکت کرد گۆڵێکی چلۆنت کرد هەر بە هەمان شێوە هیچ کێشێک نابێ ئەمانە بن بە ئاوەڵناوی پرس باشە چوارەم دانەیان کام یان کامە کە لە بادینیەکەیە کیژان بەکاریە باشە ئەمە کیژان تەنها خۆی وشەیەکە یان کیهان یان کیش دیسانەوەمانەش هەمویان ڕستەیەکن ینی ئەتوانین لە جێی ئەوان بەکاری بێنی بەبێ هیچ گۆڕانکاریەک بۆ نمونە ڕستەکە کام گوڵە بۆنی خۆشە بۆنی خۆشە دیسانەوە لێرەوە کام هاوڵناوی پرسە لەبەرەوەی کە بە هاوڵناوێک وەڵامینەوە کام گوڵە بۆنی خۆشە لێرە ئەڵین ئەو گوڵە بۆنی خۆشە لێرە ئەمەیان هاوڵناوی نیشانەیە باشە هاوڵناوی نیشانەش وەکو لە ساڵی پار خوێنتان ئەموو ئەو ئەگرێتەوە و وی ئەگرێتەوە هەتا دوایی کۆمەڵک هاوڵناوی نیشانی تریشە ئەم ئەو ئەف وی وێ بەو شێوەیە کەواتە ئەڵی ئەو گوڵە بۆنی خۆشە یان بۆ نموناڵی کام سیارەیەت بینی تۆڵی ئەو سیارەیەم بینی ئەڵێ کام کوڕیانە کام کچەیانە تۆڵی ئەوە ئەمە لێرەیە ئەو ئەمە هاوڵناوی نیشانەیە باشە کەواتە ئێمە سەرنج بین پێویستمان بە هاوڵناوی چۆنێتی بوو پێویستمان بە هاوڵناوی ژمارە بوو هاوڵناوی ژمارەکەڵین 2 کتێب 3 کتێب هاوڵناوی ژمارە تەنها ژمارەکانەوە تەواو هەرەوەنە هەروەها هاوڵناوی چۆنێتیش بۆ ڕستی یەکەمیان لێرەشە هاوڵناوی نیشانە بوو کاتە هاوڵناوی چۆنێتیمان پێویستە هاوڵناوی ژمارە لەگەڵ هاوڵناوی چۆنێتی ژمارە نیشانە
ئەم چوار وشەی پرسە بەکارێنن بۆ ئەوەی کە ببن بە هاوڵناوی پرس. باشە هیچ لە وشەکانی تر کیوانە نابن لە بەرۆ مشکی خۆشتانی پێوە خەریک مەکەن. باشە ئازیزان ئێستا با بزانین ئاوەڵناوی پرس چه ئەرکێکە بینێن لە ڕستەدا. ئێمە وەکو خوێنمان لە جێناوی پرسە حەوت ئەرکیە بینی، بەڵام لە ئاوەڵناوی پرسە ئێمە دوو ئەرکە خوێنین. باشە دوو ئەرکە بینێ. یەکەمیان تەواوکەری کاری ناتەواو. ئێمە وەکو پێشتر خوێن بوومان تەواوکەری کاری ناتەواو بە زوێنی کورد بوو دەبێتە ئەو وشە پرسانش ئەتوانین هەر یەکەیان بەکاربێنینەوە لە بۆ تەواوکەری کاری ناتەواو، تا هەر یەکێک لەوانە توان ببن بە تەواوکەری کاری ناتەواو. بۆ نمونە چۆن ئەو وشە ڕۆژانەی کە بەردەوام بەکارێنین چۆنیت، ئەمە خۆی هەر یەکسەر هاوڵناوی پرسە و هەروەها ئەژبێ بە تەواوکەری کاری ناتەواو. بۆ چونکە لە وەڵامەکەیە هاوڵناوێک بە هاوڵناو جوابین، ئەڵی باشم، ئەڵی خراپم، بەم شوەیە و توانین جۆرەکانی تری کاری ناتەواویش بەکاربێنین. چۆن بوویت یان چۆن دەبیت کە ئێمە بزوێنی کورد بوو دەبێتە، کەواتە چۆنی لێرەیە چۆن هاوڵناوی پرسە و هەروەها تەواوکەری کاری ناتەواویشە، هەروەها تەمەنت چەندە، ئەمیش بە هەمان شێوە تەمەنت چەندە هاوڵناوی پرسە هەروەها چەندەکە ئەبێ بە تەواوکەری کاری ناتەواو. هەروەها بۆ چ کە ئێمە وتمان چییە، چی بوو، چی دەبێت، کامە بوو، کامە دەبێت، کامەیە، بە هەمان شێوە ئەوانەش ئەبن بە تەواوکەری کاری ناتەواو. تا یەکێک لەو ئەرکانی کە هاوڵناوی پرسەی بینێ تەواوکەری کاری ناتەواو بەم شێوەیە. باشە دووەمیان دیارخەری ناو. دیارخەری ناو ئێمە لە یەکێک لە بابەتەکانە لە وەرزی یەکەمە کە باسی دیارخەری ناومانەکرد، یەکێکتان پرسیاری ئەوەی کرد کە دیارخەری ناو لەگەڵ دیارخراوەکە ئەبێت کە ئامڕازی دانەپاڵەکە بەکاربێنین. ئەو کاتە وتم واز لەوە بێنن دواتر ئێمە ئین خوێنین و ئەو کاتەیینەوە سەری. ئێستا ئەو کاتەیەوە کە هەنێک جار پێویستمان بە ئامڕازی دانەپاڵەکە نابێ. ئێمە پێشتر دوو ڕستەم نووسی کە وتم دوایی ئەمەوە سەری بۆ وتمان چۆن گۆڵێکت کرد، چۆن گۆڵێکت کرد، گۆڵێکت کرد یان گۆڵێکی چۆنت کرد، گۆڵێکی چۆنت کرد. ئەم دوو ڕستەیەمان نووسی وتم دوایی ڕوونیەکەمەوە سیرکە لێرەیە چۆن پێویستی بە ئامڕازی دانەپاڵەکە نییە، چونکە ئەم خاڵە زۆر گرنگە بیزانن کاتێک کە هاوڵناو پرسەکە هاتە پێشەوە واتە هاتە پێش دیارخراوەکەەوە کامە دیارخراوەکەیە، ئەو کاتە پێویستمان بە ئامڕازی دانەپاڵ نابێ. بەڵام سەیریکەن لەمەیانە گۆڵێکی چۆنت کرد پێویستمان بە ئامڕازی دانەپاڵەکە بێ کە یە. باشە ئێمە لە کرمانجی سەروە بزوێنی درێژ بەکارێنین، بۆ مناڵێ گۆڤەندە خۆش بوو، یان بۆ مناڵێ خانووەکە بڵند بوو. هەلویایە لە جیاتی ئامڕازی دانەپاڵ بزوێنی درێژ بۆ ئامڕازی دانەپاڵ بەکارێنین. بەم شێوەیە چۆن گۆڵێکت کرد، گۆڵێکی چۆنت کرد، لێرەیە هاوڵناو پرسەکە هاتوۆتە پێشەوە، بۆیە لەم شێوەیە ئێمە پێویستمان بە ئامڕازی دانەپاڵ نابێت. بەڵام گۆڵێکی چۆنت کرد لەوەیە پێویستمان نەبێ. کاتێک کە دیارخراوەکە لە پێشەوە بوو ئامڕازی دانەپاڵ بەکارێنین، بەڵام کاتێک کە دیارخراوەکە لە دووەما بوو و دیارخەرەکە لە پێشەوە بوو کاتە پێویستمان بە ئامڕازی دانەپاڵ نابێ. هەموو ئەوەی ئێمە پێویست بوو لەم وانایە بخوێنین تەنها ئەوە بوو وشە پرسەکان چین و هەروە ئەرکەکانیان لە ڕستدا چین. وەک لە دەستورەکەشە
جارێکتر بیخۆینەوە بەسەر پێی هاوڵی پرس پەیڤێکی پرسەکە وەصفی ناوێکە کاتووە بێتە دیارخەری ناو لە شوێ پرزە وەرەها ئاڵای پرس لە پێش ناوەکات پێویستی بە ئامڕازی دانەپاڵا بێ کام سوار گەهیشتە جێ کیش ئەسب ژە هەمیان خێراترە چەند هەڤاڵ هەن چ ئەسپێک ڕاستەنا ئەهەمە لێرەیە هەمویان کام کیش چەند چ هەمویان لە پێشەوە هاتوون دیارخەرەکە بۆیە پێویستی بە ئەمڕازی دانەپاڵ نابێت هەروەها ئەگەر لە پاش ناوەکە هات ئەو کاتە ئامڕازی دانەپاڵی تەوێت وەک هەوین لە گوڤەندەکە چاوان پشکدار بوون ئەمان ئەها ئامڕازی دانەپاڵەکە ئێوتمان بزوێن درێژەکە بەکاراتەوە ئەوان لە ڕۆژێکی چۆن سەفەریان کرد لێرەیە یی بەکاراتوە لێرەیە چونکە وشە پرسەکە یان ئاوەڵاوە پرسەکە هاتووەتە دواوە لەبەرەوە پێویستمان بە دیارخەری ناوەبێ هەروەها ئەو پەیڤێن پرسێن کو دەبنە هاوڵاوی پرس ئەڤەنە یعنی ئەو هاوڵاو پرسانی کە بەکارێن وەک خوێنمان کام کامە کیهان کیهە کیژان کیش چەند وەروەها چ قاس بەکارێت چۆن چاوان کو چلۆن ئەوانش بەکارێن چێ وەگوتم یەک وەکوێ ئەمەیان ئەرکی هاوڵاوی پرس لە ڕستەدا وەکوتمانەبێ بە دیارخەری ناو کراسێکی چۆنت کڕی کام قوتابی بە یەکەم دەرچوو ئەو دەبێتە تاواکەری کاری ناتەوە خواردنەکە چۆن بوو یان خواردنەکە چۆنە یان خواردنەکە چۆن دەبێت کەواتە ئەمە هەر سێ جۆرەکەی کاری ناتەوە هەموو بابەتەکەمان تەنها ئەوە نەبوو و خۆشتان سەیری ئەم خستنە ڕۆکە بکەن بۆ ئەوی زیاتر تێبگەن هەروەها ڕایەنانەکەش وەکو ئەرکێک شیکاری بکەن بابەتەکەمان زۆر ئاسانە هیوادارم کە ڕوون بوو بێت سپاس بۆ گوێگرتنتە